سەرەتا ساڵێک تێپەڕبوونی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لە پارچەیەکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و وەگەلانی ئێران پیرۆز دەکەین. ساڵێک بەسەریا تێپەڕی، بەڵام بە هێندەی هەموو تەمەنی ڕژێم کاریگەری لەسەر ئێرادا و نزیک بوونەوە و یەکێتی گەلان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. دەزانین بارودۆخی ئێران بەهۆی سیستمی داپلۆسیێنەری سێدارەی ڕژێمی ئەو دەوڵەتەوە لە دوایی هاتنە سەر حکمی بە قۆناغێک و بارودۆخێکی زۆر سەخت تێپەڕیوە، یعنی بە تایبەتی کورد و دواتریش گەلانی دیکە لە سنووری ئێراندا. و هەمیشە ئێران لە بارودۆخێکی بە تایبەتی ینی ئەوەی کە گەلان باجەکەیان داوە، ئێران بەدەر لە سیستمی داپلۆسیێنەری ناوخۆی خۆی هەمیشەش سیاسەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی کاریگەری لەسەر ئەو دەوڵەتە کردووە، وەکو پارچەیەکی دابڕاوی سیستمی جیهانی سیاست بڵێن، هەمیشە تەعاملێکی جیاواز لەگەڵ ئێران کراوە و هەر مامەڵەیەکی سیاسی لەگەڵ ئێران کرابێ دووبارە گەلانی ناو ئێران بە تایبەتی کورد باجەکە یاوە. بۆیە بەخوێنەوە بۆ نزیکە 40 ساڵی تەمەنی ڕژێم لەو وڵاتەدا لەو دەوڵەتەدا بەخوێنەوە بۆ ئەوە پێویستی ئەم سەرهەڵدانە وە گەشەکردنی وە فراوانبوونی بینرا. هەر بۆیە ینی سەختی بارودۆخی کورد و گەلانی ئێران زەمینەی سەرهەڵدان و فراوانبوون و تەشەنەکردنی ئەم سەرهەڵدانە بوو. یعنی نزیکە 40 ساڵە گەلانی ناو دەوڵەتی ئێران بڵێن بەهۆی سیاسەتی برسیکردن، بەهۆی سیاسەتی مەشغوڵکردنی گەل لە ڕێی مادەی هۆشبەر، لە ڕێی کۆمەڵێک دام و دەستگای کارتۆنی نادیموکرات لە ڕێی پەرلەمان و نوێنەرایەتی گەلان لەو دەوڵەتەدا و هاوکات تەفرەقە خستنە ناو گەلان بۆ منە نێوان ئازەری و کورد، لە نێوان فارس و کورد. یعنی ئەمە سیاسەتێکی چەندین ساڵە بۆ، بەڵام بەڕاستی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لە چەندین ڕووەوە لە چەندین لاوە ئەم سیاسەتانەی سەراوژێر کرد و بە تایبەتی مەترسی خستە سەر دەسەڵاتی چەندین ساڵی ئەو دەوڵەتە. بۆ خۆی دروشمەکە ژنجیان ئازادی ئەگەرچی ئێمە ینی پێشبینی نەدەکرا کە ئامانجی سەرهەڵدانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەوەندە قوڵ بێ، ئەوەندە فیکری بێ، بەڵام تێگەیشتین لە دروشمی ژنجیان ئازادی کە وەکو دروشمی نانکار ئازادی ینی ئاستێکی باڵاترە لەوەی کە خەڵک داوای ئازادی دەکەن و ئەو ئازادی لە ژیانێکدا دەوێت کە بەڕاستی ژن ئازاد بێ، ژن نمایندەی هەبوونی خۆی بکە، وەکو کارکتەرێکی سیاسی، وەکو کارکتەرێکی کۆمەڵایەتی بتوانێت خاوەن کاریگەری بێ لە سیاست و لە جڤاک و لە کولتور و لە فەرهەنگی گەلان لە ناوچەکەدا. هەر بۆیە داواخوازیەکی هەر چوار بەشی کوردستانە ژنجیان ئازادی و بە جیاوازی و فۆرمی دەوڵەتداری لە ناوچەکەدا بە ئێران و تورکیا و ڕژێمی سووریا و عێراقیشەوە تێگەیشتین لەوەی کە کێشە و گرفتی گەلان و ئازادی، پرسی ئازادی ژن پرسێکی زۆر جیهانیە. یعنی ئێستا ئێمە تێبینی بکەین بۆچی ئەم دروشمە لە ناوەندی گرنگی ئەوروپاشدا ینی دەنگی دایەوە، بۆچی لە پەرلەمانی ئەوروپا نوێنەرانی ئەو گەلانە لە ئەوروپا دروشمەکە دەڵێن، یعنی ئەم دروشمە کەوتە سەر زاری بە سەدان زمان. ینی ئەمە پێمان دەڵێ کە پرسی ئیکۆلۆژیک و پرسی ژن دوو پرسن کە پرسی جیهانین بەڕاستی و بە تایبەتی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی تر لە ناو دوو دەوڵەتی بۆ منە دەوڵەتێکی مەسهەبی وەکو دەوڵەتی ئێران پێمان دەڵێت کە ئازادی ئەو کۆمەڵگەیە بەستراوەتەوە بە هەبوونی ژن وەکو کائینێک، وەکو کارکتەرێکی ئازاد، وەکو کارکتەرێکی سیاسی و نمایندەی تعبیری بۆچوون و بیر و بۆچوون و ڕای خۆی بکات لەسەر بڵێن ژیانکردنی ئەو کۆمەڵگەیە، لەسەر سیاسەتی ئەو کۆمەڵگەیە، لەسەر ئابووری ئەو کۆمەڵگەیە، لەسەر پرسە خێزانیەکان و پرسە کۆمەڵایەتیەکان لەو کۆمەڵگەیە. یعنی ئەومان بۆ دەدەخە کە بەڕاستی ژنجیان ئازادی ینی دروشمێکی سلۆگانێکی نێودەوڵەتیە
و باڵاتر لە هەموو ئەو دروشمانەی بە دروشمەکانی شۆڕشی فەڕەنساشەوە بیگرین کە باسی کار و ئازادی و ژیانیانە کرد بڵین بژێوی ژیانیانە کرد بەڵام لەوە باڵاتر ئازادیە لەوە باڵاتر هەبوونی ژنێکە بە ئازادی لە ژیانێکە لە کۆمەڵگەیەکە کە بەڕای من ئەوە دەتوانێت پرسی سەرمایهداری پرسی کۆنسێرڤاتیڤ و کۆمەڵگەیەکی داخرا پرسی مەذهبی پرسی ئاینی چارەسەر بکات. ئەزانی ئەو کێشانەی کە ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان پێوەی دەناڵێن بە گەلانی دیکەشەوە نەک تەنیا کورد کێشەی ژنانە لە باشووریش یعنی مەسەلە بۆ نمونە نوێنەرایەتێکی ڕاستەقینە نییە لە ناو ژناندا ئەجێندایی هەیە ئەجێندایی حیزبی هەیە ئەجێندایی تەسیری کۆمەڵگە هەیە یعنی پێویست ناکات تۆ یعنی ئەمە وەکو پاڵپشتی ببینی ئەمە دەبێت بۆ خۆتی بکەیت دەبێت بزانی کە هەمان گرفتی ژنێک کە لە ڕۆژهەڵات هەیەی لە ناو خێزانەکەیدا لە ناو سیستمی دەسەڵاتی وڵاتەکەیدا لێرەش بە هەماشیەوە دەشێت نوێنەرایەتەکە بۆ نمونە هەر ینی کورد بێ بەڵام عقلیەتەکە شتێک ینی لێک چووە عقلیەتەکە نزیکی یەکە سیماکانی ئامڕازەکانی مامەڵەکانی و ڕەفتارەکانی نزیکی یەکن بۆیە کاتێک کە ژنێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستی خێزانەکەی بەدەستی دەوڵەت دەخرێتە زیندان دەکوژرێت توندوتیژی بەرامبەر دەکرێت دەستدرێژی بەرامبەر دەکرێت ژنێکیش لە باشوور هەمان گرفتی هەیە ژنێک لە باشوور کاتێک دەچێتە ناو کایەکی سیاسی دەچێتە ناو حیزبێکی سیاسی هەمان بەربەستی ژنێکی ڕۆژهەڵاتی بۆ دروست دەبێت ئەدی ئەگە تۆ نوێنەرایەتی لە عێراق بکەی یاخود لە هەرێمی کوردستان بکەی لە ناو پەرلەمانی هەرێمابی یاخود لە ئەنجومەنی نوێنەرانەبی بۆ ئەوە هیچ پێویست ناکات تۆ زۆر دوور بڕۆی ینی پێویستکە زۆر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بخوێنیتەوە هەر بە خوێندنەوە بۆ ژیانی خۆت بە خوێنەوە بۆ کۆمەلگاکەی خۆت بە خوێنەوە بۆ عقلیەتی حیزب لە باشووری کوردستان و عێراقدا و بە بارودۆخی گەلان و بارودۆخی ژن لە ناو خێزاندا تۆ دەبێت بگەیتە ئەو قەناعەتەی کە ئەم خەباتە هاوبەشە و دەبێت هاوشانی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی بزانی کە پێویستی ئەم سەرهەڵدانە لە باشووریش هەیە و پێویستی ئەم هەڵوێستەی ژن لە باشووریش هەیە لە باکووری کوردستان هەیە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوای کوردستان هەیە مەترسیەکە گشتگیرێ لەبەرەوەی کە بۆ خۆی سیاسەتی ناوچەکە تۆڕێکە یعنی بۆ نمونە سەرهەڵدانی ژن ژیان ئازادی ئەم ماوەیە کاریگەری لەسەر عێراق داناوە کاریگەری لەسەر تورکیا داناوە کاریگەری لەسەر سووریا داناوە لەبەرەوەی دەستوەردانی ئێران دەستوەردانی تورکیا و دەستوەردانی ڕژێمەکانی ناوچەکە بۆ سەر دەوڵەتەکانی ناوچەکەیە بۆ سەر دەوڵەتەکانی دراوسێتی هاو ینی دەوڵەتە دراوسیەکەیەتی هەر بۆیە ینی ئەمە وەکو تۆڕێکە وەکو بڵێن شەبەکەیەکە کاریگەری لەسەر یەک دادەنێ و هەر سەر هەڵدانێکیش ینی بە گۆڕانکاری دۆخی ئەرێنی کاریگەری لەسەر دراوسیەکەی ڕوودەدا بەتایبەتی بۆ ئێمە کە وەکو کوردستان هەر پاچەیەکی کوردستان ینی بە سەراحەت بڵێن هەتا ئێستا باشووری کوردستان ئازاد نەبووە هەتا ئێستا پرسی ژن لە باشووری کوردستان چارەسەر نەکراوە پرسی یاسایی چارەسەر نەکراوە پرسی ئابووری سیاسەتێکی ئیکۆ بڵێن کۆلێکتیڤی نییە هاوبەشی نییە قۆرەخکاری هەیە دزی هەیە چاواشەکاری هەیە تاڵانکاری هەیە مامەڵەکردن بە چارەنووسی گەلەوە هەیە پرسی نەتەوەی چارەسەر نەبووە لەبەرەوە ینی بیرکردنەوە و بیرروبۆچوونێکی هاوبەش سەرهەڵدانی ڕۆژهەڵاتی کوردستان سەردەخە و دەتوانێت کاریگەری ئەرێنی بگوازێتەوە بۆ باشووری کوردستان ئەزانەی شۆڕشی ژن ژیان ئازادی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی شۆڕشێکی گۆڕانکاری مەودا درێژە گۆڕانکاری بنیادیە گۆڕانکاری عقلیەتێکە عقلیەتێک کە خۆراکی خۆی ئەزمموی خۆی لە دەیان و سەدان ساڵ وەردەگرێت هەر بۆیە گۆڕانکاری وەرچەرخان هێندە ئاسان نییە کە تۆ ینی دەسەڵات بەڕاستی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی ناخوازێ ئەم دەسەڵاتە بخاتە لایەوە دەسەڵاتێکی دیکە بێنێت بەڵکو دەیەوێت خودی دەسەڵات نەهێڵێ خودی دەسەڵات نێرە ئەوە ئەو هەوڵەیە کە کورد لە ماوەی خەباتی زیاتر لە 40 ساڵی خۆیدا لە دوای دەرکەوتنی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باکووری کوردستانەوە و ئەو دیدگا فراوانی بۆ خۆبەڕێوبەری ئەو دیدگا فراوانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بۆ سیستمی خودژیێنی بۆ ئازادی ژن بۆ پرسی ئیکۆلۆژی دروستی کردووە یعنی بڵین بینینی دەرئەنجامەکانی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی لە ماوەی ساڵ و تەنانە ساڵ و 2 ساڵیشدا بەدینایەت لەبەرەوەی پێویستی بۆ گۆڕانکاری بنیادیە کەسێتیە تۆ بە دەیانجی لەسەر عقلیەتێک پەروەردەکراوە لەسەر عقلیەتێکی پیاو سالاری لەسەر عقلیەتێکی فێڵ و تەڵەکە لەسەر عقلیەتێکی تاڵانکاری و لە ناوبردنی ئیرادەی گەلان
خستنە خزمەتی خێزان و ئابووری بۆ دەوڵەت بۆ دەسەڵات لەبەرەوە یعنی ئەرکەکە یاخود سەرهەڵدانەکە ئەرکەکانی قورسە و پێویستی بە فرە لایەنی هەیە بۆ هەوڵدان یەکێک لەو بوارانەی کە دەتوانێت دەرئەنجام زووتر نیشان بدا و کاریگەریەکی زۆر خێرای لەسەر سەرهەڵدانەکە هەبێ بەڕای من میدیایە میدیا ماس میدیا سۆشیال میدیا یاخود تۆڕی مەجازیە کە ئێستا پانتاییەکی فراوانی لە دروستکردنی کەسێتی مرۆڤدا هەیە لە سەرتاسەری جیهان و دەتوانێت هەموو ڕایاڵەکانی پەیوەندی جیهانی بەیەکەوە کۆبکاتەوە واتە بۆ نمونە ئێستا دوور نەڕۆین لە سەرهەڵدانی خۆپیشاندانی 98 لە ئێران کە یەکێک بوو لە خۆپیشاندانە فراوانەکانی ئەو وڵاتە زۆر تەشەنەی نەکرد بۆ ئەوەی کە هەموو جیهان ئاگاداری بێ ئاگاداری لە سێدارەدانەکان بێ ئاگاداری کوشتنەکان بێ ئاگاداری هەڵکوتانە سەرماڵان و دەستگیرکردن و بێسەر و شوێنکردنی چالاکوانان بێ بەڵام سەرهەڵدانی بڵێن لە دوای ژینە ئەمینی لە دوای تیرۆر و شەهیدکردنی ژینە ئەمینی زۆر فراوان بوو لە ماوەی یەک هەفتەیە هەموو جیهانی گرتەوە لە شارە گەورەکانی ویلایەتەکانی ئەمریکا بە هەزاران کورد بە هەزاران گەلانی دیکەش لە بەردەم ناوەندی گرنگ لە بەردەم دادگاکانی ئەو وڵاتانە لە بەردەم پەرلەمان و کۆنگرێس و بڵین ئەم شوێنانەدا خۆپیشاندانیان کرد و زۆر زوو تەشەنەی کرد هەر بۆیە ئەمە دەشێت لایەنێکی خراپیشی هەبێ لایەنێکی باشیشی هەبێ لایەنە باشەکەی ئەوەیە کە تۆ بیگەێنیتە زۆرترین مەودای سیاسی لە سەرتاسەری جیهان و هەنگاوی پراکتیکی لە پشتی هەڵبنرێ تۆ بتوانی تۆڕێکی هاوبەشی بۆ نمونە پەرلەمانتانە لە سەرتاسەری عالم تۆ بتانی ئەو پێشێلکاریە یاسایانەی کە لە کوشتن و دەستگیرکردن ڕوودەدات بیگەێنیتە دادگایەکی نێودەوڵەتی بۆ ئەمە گرنگە بەڕاستی و من پێم وایە میدیا کاریگەریکی زۆر باشی هەبوو لەمەدا میدیای کوردی هەتا لە ئاستی شخصیش یعنی کەسایەتی هەبووە بە هێندەی یەک دەستگا کاریگەری لەسەر ناوەندی گرنگی ئەوروپی کردو ئەمەش بۆ خۆی باشە ئەمە بۆ خۆی گرنگە چۆن میدیاکانی ئۆکرانیا لە شەڕی داگیرکردنی رووسیا بۆ سەر ئۆکرانیا کاریگەری لەسەر کەسێتی و ویژدان و هەستی ئەوروپیە کرد کاریگەریەکی زۆر گەورەی دروست کرد و یعنی هەنگاوی ئیتر باشەیان خراپە بەڵام بەسم کاریگەریەکەیە هەر بۆیە دەبێت میدیاکاری کورد ڕۆژنامەنووسی کورد بە تایبەتی ژنان کە کڕۆک و ناوەڕۆکی ئەم سەرهەڵدانە ئازادی ژنە و دواتر ئازادی گەلانە دواتر پێکەوەی و تەبایی گەلانە دەبێژن ئەوە ببینێ دەبێژن خاوەنداری لە هەبوونی خۆی لە مێژووی خۆی لەو بەشەی وڵاتی لە خاکی خۆی بکە و دەبێت بزانێ ئەو مەترسیەکە بۆ نمونە ڕژێمێکی وەکو ئاخوندی شیعی دروستی دەکات و هەیمەنەی خۆی لەسەر عێراقەیە عێراق دۆخی زۆر خراپتر دەبێت ئەگەر ئەو دەسەڵاتە بەردەوام کە ئەگە مەترسیەکانی تورکیا بۆ نمونە لەسەر باشووری کوردستان هەڵوێز ژن هەڵوێز وەرنەگرێت لە ناو لایەنی سیاسی دەیگری لە ناو پارێزەران دەیگری لە ناو سندیکاکانی بۆ نمونە مافی مرۆڤ دەیگری ڕێکخراوەکانی ژنان دەیگری ئەگەر باش خوێندنەوە بۆ بارودۆخەکە نەکرێ و مەترسیەکان نەخوێنرێتەوە و ئاسۆی ئەو سەرهەڵدانە نەبینرێ ئامانجەکانی نەبینرێ خواستی گەلان نەبینرێ بەڕاستی دۆخەکە بۆ کورد زۆر خراپتر دەبێت بەوە ڕاناوەستی ڕژێمی ئێران بۆ نمونە زیندانەکان لە چەند سەد کەسێک پڕکە یاخود چەند کەسێک لە سێدارە بە بۆ کۆمەڵکوژی فراوان دەبێت یعنی ئاستی تاوانکاری ڕژێمی بڵێن ئێران ڕژێمی تورکیا ڕژێمی سووریا دەزانین کە ئێستا بارودۆخی کورد بەڕاستی لە هەر چوار بەشی کوردستان زۆر گرێدراویەکە و مەترسیەکان بە جیاوازی سیستمی دەسەڵاتی وڵاتەکان لە ناوچەکەدا هەندێک جیاوازی هەیە بەڵام سەرئەنجام لە ناوبردنە سەرئەنجام ئەسمیلەکردنە سەرئەنجام گۆڕینی کللتورتە سەرئەنجام دروستکردنی کوردێکی بێ ئیرادە بێ بنەما بێ مێژوو بێناسنامەیە هەر بۆیە دەبێت ژن خاوەنداری بە تایبەتی ژنانی میدیاکار دەبێت میدیا وەکو ناوەندێکی بەرخۆدان سیرکە دەبێت دەستگاکەی دەبێت فەیسبوکەکەی دەبێت هەموو تۆڕەکانی پلاتفۆرمەکانی پەیوەندیکردنی خۆی بخاتە خزمەت سەرکەوتنی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی و ڕۆحی ژینا و بەدەیان و سەدان گیان بەخەتکردووی دیکە و خانەوادەکانیان بتوانین شاد بکەین